بێگومان ئەو دۆخە نەخوازراوەی کە لە ڕۆژاوای کوردستان دەگوزارێت کە دۆخێکی نەخوازراوە داگیرکاریە دژی هەموو بنەمە مرۆڤاتیەکانە بۆتە هۆی قوربانی چەندان کەس و چەندان کەسی سیڤیل بوونەتە قوربانی و هەروەها ئەوانەی زێدی باو باپیرانی خۆیان بەجێهێشتووە ئاوارەی وڵاتان بوونیان ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە. بۆش ئێمە وەکو خەڵکی دەڤەری برادۆست بە گرینگمان زانی کە ئەم دەڤەرە هەمیشە لە زۆربەی قۆناغە جیاوازەکان ڕۆڵێکی گرنگی هەبووە لە ئەرکە نیشتیمانیەکان لە کارە خێرخوازیەکان. بۆ ئەم جارەش خەڵکی ئەم دەڤەرە بەڕاستی یعنی کەمپینێکیان ڕاگەیاندەوە بە پێشوازیان لەم کەمپینە کردووە لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوە. بێگومان دەڤەری برادۆستیش ڕۆڵێکی گرنگی هەبووە هەمیشە پێشەنگ بووە لە ئەرکە نیشتیمانیەکان لە کارە خێرخوازیەکان. بۆ هیوادارن توانی بێتینەوە وەکو خەڵکی دەڤەری برادۆست بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری کەمێک لە ئازارەکان و یاخود بڵێن مەینەتەکانی ئاوارەبوونیان کەم بکەینەوە، چونکە هەمومان دەزانی دەردی ئاوارەبوون دەردێکی گرانە. بۆ هیوادارین ئەم داگیرکاریەش کۆتایی پێبێت، ئێمەش درێغی ناکەن ئینشەڵڵا هەوڵێکماندا بێت کە کۆمەک و هاوکاری برایانمان بکەن لە ڕۆژاوای کوردستان.